سڵاو. ئەمڕۆ دوایین وادە بوو بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنامە ئەمنیەکەی نێوان عێراق و ئێران و بارەگای حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان چۆڵکراون. لیژنەی باڵای جێبەجێکردنی ڕێکەوتنامەی ئەمنی نێوان عێراق و ئێران بەیاننامەی هاوبەشیان بڵاو کردەوە و ئاشکرایان کرد بارەگای حیزبە ئۆپۆزیسیۆنەکانی ئێران کە لە خاچی هەرێمی کوردستانن چۆڵکراون و لە شوێنی ئەوان هێزە عێراقیەکان جێگیرکراون. بە گوێرەی بەیاننامە ئەمنیەکە بێت عێراق پابەندی ڕێکەوتنامەکە بووە. بەیاننامەی لیژنەکە دەڵێت بە هەوڵی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم و ئێران بەندەکانی ڕێکەوتنامەکە جێبەجێکراوە و بە تەواوەتی بارەگا سەربازیەکانی نزیک بە سنووری ئێران چۆڵکراون کە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی تێدا بوون. بە گوێرەی بەیاننامەکە بێت حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ ناوچەیەکی دوور لە سنووری ئێران گواستراونەتەوە و دواتر چەکراون. بەیاننامەکە دەڵێت چەککردنی حیزبەکانی ڕۆژهەڵات بۆ ئەوەیە کە لە مەودووە وەکو پەنابەر هەژمار بکرێت. بەیاننامە ئەمنیەکەی عێراق و ئێران باس لەوەش دەکات کە هێزەکانی پاسدەوانی سنووری عێراق بە شێوەیەکی هەمیشەیی لە جێگەی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان جێگیرکراون و ئاڵای عێراقیان هەڵکردووە. عێراق دووپاتی دەکاتەوە کە ئاسایشی سنوورەکان بەرپرسیارەتیەکی هاوبەشی نێوان هەردوو وڵاتە. ئەو ڕێکەوتنامەیەش مەرجەئی چارەسەرکردنی هەر کێشەیەکە کە لە داهاتوودا سەرهەڵ بدات. هەروەها گفتوگۆ بۆ چارەسەرکردنی کێشە و ناکۆچیەکان ڕێگای دروستە بۆ پتەوکردنی پەیوەندیەکان. لە کۆتاییشدا لیژنەی باڵای جێبەجێکردنی ڕێکەوتنی ئەمنی عێراق ئێران دەڵێت دوورخستنەوەی ئەو گروپانە و گواستنەوەیان بۆ شوێنێکی دوورتر هەنگاوێکی گرنگە. هەروەها وا پێویست دەکات و بەرپرسیارەتی ئێمەیە بیان پارێزین و قۆناغەکانی دیکەی ڕێکەوتنامەکە جێبەجێ بکرێت. داواش دەکەن کە هەمووان لە لێدوانی نەرێنی دوور بکەونەوە و پاڵپشتی کاری هاوبەش بکەن کە بەرژەوەندی هەردوو وڵاتی تێدا بێت. هەر لەبارەی جێبەجێکردنی ڕێکەوتنامەکەوە ئێران دەیەوێت دڵنیا بێت لەوەی کە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بارەگاکانیان چۆڵ کردووە. هەرچەندە بەیاننامەی لیژنەکە دەڵێت بارەگاکان چۆڵ کراون، بەڵام ڕەنگە ئێران بێوێت خۆی بارەگا چۆڵەکان ببین و ئەو کات بگاتە یەقین کە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بارەگاکانیان چۆڵە. لەو بارەیەوە باڵوێزی ئێران لە عێراق بە قەناڵی ئەلعالەمی ڕاگەیاندووە عێراق و حکوومەتی هەرێم جددین لە جێبەجێکردنی بەندی ڕێکەوتنامەی هاوبەشی ئەمنی نێوان هەردوو وڵات. محەممەد کازم ئەڵسادق باڵوێزی ئێران دەشڵێت تاران بە دوواداچوون بۆ پرسی چەکداماڵینی حیزبەکانی ڕۆژهەڵات دەکات و لیژنەیەکی هاوبەش لە عێراق و ئێران بۆ بینینی جێبەجێکردنی بەندەکانی ڕێکەوتنامەکە سەردانی ناوچەکانی کوردستان دەکەن. باڵوێزی ئێران دەیەوێت میدیاکارانیش لەگەڵ شاندا هاوبەشەکەدا بن و ئەوانیش دیمەنی بارەگا چۆڵەکانی تۆمار بکەن. خواتان لەگەڵ.